شتێکی تازە بەرهەم بهێنێت پێشکەش بە کۆمەڵگاکەی بکا و کەسە گەنج. لێرە ئەم پێناسەیە بەڕاستی زۆر کێشە حەلەکات لەوەی کە گەنج شێ و ئێمەش بۆ چی ئەەکەینەوە گەنج چێ لەوانەی کە ڕۆڵە بین لە ناو کۆمەڵگاکەیە. لەبەرەوە بەڕاستی کە باسی گەنجەکەین ئەمڕۆ لە کۆمەڵگاکەمانە ناتوانین باسی گەنجکەین بە تەنیا وەکو فاکتەرێک کە هیچ پەیوەندیەکی نییە لەگەڵ کۆمەڵگاکەی و بە نەتیجەش کۆمەڵگاکەی پەیوەندی هەیە لەگەڵ معادلەیەکی زۆر گەورەتر لە لایەنی سیاسیە، لایەنی کۆمەڵایەتیە، لایەنی فکریە، ڕۆشنبیریە، دەوروبەرەکەیەتی ئەو جیهانەی کە تایەژی کە ئێستا هەموومان گیرۆدەی ئەو فکرە جیاوازانەی کە لە ناو جیهانە هەیە و مخاطبەی گەنجەکانمانەکە ڕێگای ئەو مۆبایلێکە بەدەستێت، یعنی زۆر بە ئاسانی مخاطبەی گەنجەکرێت. لەبەرەوە معادلەیەکی زۆر گەورەتر هەیە. لەبەرەوە ئەبێ ئەمە بزانین ئەگەر زانکۆیەک لە زان بمانێ ڕۆڵێک بووین وەکو زانکۆ بۆ خزمەتکردنی گەنجان ئەبێ ئەم معادلەیەمان لەبەرچاو بێت. من لێرە داواکەم کە گەنجان لە ئێستاوە کار لەسەرەوە بکەن پێشتریش باسییان کرد. ئەوەی باسەکرا کە خۆت گەشە بە خۆتە بدا ئەوە پێڵێن سێلف ئەجوکیشن، یعنی تۆ هاتوویتە زانکۆ دەرگایەکت بۆ کراوەتە فورسەتێکت هەیە کە شەهادەیە تەواو بکەیت. ئەو شەهادەیە کە تەواو بکەیت بەڕاستی ئەگەر خۆت کار لەسەر ئەو لایەنە زانستی خۆت نەکەی ناتوانی بگەیت ئەو ئاستەی کە منافەسەی هەری کار بکەیت. چونکە کەسانی کە هەیە ئەوەکەن، کەسانی کە زمانی ئینگلیزیەکەی زۆر باشە، کەسانی کە هەیە کە پەیوەندی هەیە لەگەڵ کۆمپانیەکانە سێلف مارکتینگی هەیە، هەر لە خۆی تۆ یەک جێگای بچێت کۆمپانیاکە بینێ ئەتوانێت تەسویقێ بۆ خۆی بکات، لەبەرەوە بێ منافەسەی ئەو بکەیت، تۆ منافەسەی برادەرەکەت ئەبێ بکەی یەکەم کەس. لەبەرەوە من بەڵای من سێلف ئەجوکیشن یعنی خۆ فێرکردنی خۆت نەک تەنها لایەنی زانستیەکە ئەو فاکتەرانی کە منافەسەی پێکەی. ئێستا کۆمپانیا دەوڵەتەکانی کە لێرەن بەدوای ئەو کریتێریانە گەڕێن، بەدوای ئەو مقاوماتە گەڕێن کە لە مۆزەفێکی دەرەوە هەیە. واتە تۆ ئەبێت تۆ منافەسی مۆزەفێکی دەرەوە بکەیت. ئەگەر بەتەماش نیت بچیت دەرەوە کار بکەیت، ئەگەر بەتەمانیت، ئەگەر لێرەشە توێ کار بکەیت، ئەو کۆمپانیانە دەوڵەتیانی کە لێرە منافەسەکە ئەگەر تۆ نەبیەکێک هێنێرە دەرەوە. ئێستا لەو شوێنەیە ئەمە کارەکەین، چەندین کرێکاریان کەسانی بیانی تیایە کارەکان. بۆچی ئێمە منافەسی ئەوە نەکەین بە کریتێریەکانی خۆمان، بە زمان، بە ئیمکانیاتی مارکتینگی خۆت، بە شێوازی مخاطبەکردن، تەعامل لەگەڵ سەری خۆمان. زانکۆ ئەبێت ڕۆڵی ئەوەی هەبێت لە ناو کۆمەڵگادا بۆ بنیاددانی